ئەمە یەکەم جارمە بێن بۆ فێستیڤالێکی کوردی زۆر شارازیتان پێوەکەم هەموو شتێک زۆر پروفێشنۆ و ڕێک زۆر معلوماتی تازەم باتوە خۆم کوردم بازە شتە بۆ خۆشم هەر نەمزانیوە ئیتر خەڵکیکە کە لە قەومی ئێمە نییە ئینشەڵا ئەمەش بێتە شتێکی ساڵانە و داهاتوو بۆ خۆشترە بێت مۆسیقا و معلومات و هەموو شتێک کۆڤنتەکان زۆر سپاس دەکەین بۆ ئەوەی کە هاتی دووبارە دەستەکان زۆر سپاس يا نشرين يا اخوان